بەداخەوە پاشەکشەی هێزەکانی ئەمریکا و بێدەنگبوونی نەتەوە یەکگرتووەکان نەبوونی هەڵوێستێکی نێودەوڵەتی بۆ ڕاگرتنی ئەو هێرش و دژمنکاریانەی کە کراوەتە سەرگەلەکەمان دووپاتی و ڕاستیە دەکاتەوە کە چەمکەکانی نەتەوە یەکگرتووەکان و مافی مرۆڤ و دیموکراسی تەنها بەرگێکی بەرژەوەندی خوازانەی وڵاتانی دنیان. تاکە وەڵامیش بۆ ئەو خواستە گڵاو و دژمنکاریە یەکێتی نەتەوەیی کوردان و یەکگرتنی میلەتەکەمانە لەسەر خەتێکی نیشتیمانی نەتەوەیی کە تێیدا هەمومان جیاوازیەکان وەلا بنین وەک میلەتێک بە شکۆوە بە مۆڕاڵەوە بژین. من بەناوی لقی زانایانی ئاینی ڕانیەوە، بەناوی مامۆستایانی دەبەری بیتوێن و پردەرەوە، بەناوی بەڕێوەبەرایەتی ئەو قافی ڕانیەوە ئیدانەی ئەو کارە نائەموار و خراپکاریەی تورکیا دەکەین کە بەناهاق پەراماری براکانمان دەدا. قەتڵ و عامی لە تورکیا، لە ڕژێمی تورکیا قەتڵ و عامی براکانمان دەکات لە ڕۆژئاوا.